پەرەدان بە بەرهەمی ناوخۆیی و بەرهەمێنانی مریشکی دایکانە لە هەرێمی کوردستاندا لە ڕێی یەک پرۆژەوە زۆر بە خێرایی هەنگاوی گەورەی بڕیوە. دەڵێن خاوەندەوازنەکان دەرمانی ئەکسپایر بەکارێن، دەرمانی باوەمە سەرچوو بەکارێنن. شێوازی بەرهەمهێنانی مریشێک خۆماڵیە و 100% کوالیتی بەرزە. نوعی علەفەکەش دەگۆڕێتن بە هەر عمری 5 ڕۆژ نوعی علەفەیە تا 10 ڕۆژ نوعێترە 15 ڕۆژ نوعێترە. ڕوانگەی حکومەت چۆنە بینن لەم کابینەیە؟ داوامان کرد کە دەستن بخرێتە سەر هێلکەی تروکاندنی هاوردە. خۆشبەختانە حکوومەتی هەرێم بە پێل داواکەمان هاتوون و مانەوەی ئێمە دەرەنجامی ئەو بڕیارە بوو. لەو پرۆژە ئێمە تقریباً 30 عملە ئیش دەکات لەوێن دەرێت. عملەکانیشمان 90 خۆمانە دەچێت بۆ محافظەکانی دیکەی عێراق، یعنی با بڵێن هەم مەحەلیە و هەم دووەلیە. لە گەورەترین پرۆژەی ڕەسەنی بەرهەمێنانی مریشکی دایکانەم لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق و بگرە بەشێک لە وڵاتانی ناوچەکە. پەرەدان بە بەرهەمی ناوخۆیی و بەرهەمێنانی مریشکی دایکانە لە هەرێمی کوردستاندا لە ڕێی یەک پرۆژەوە زۆر بە خێرایی هەنگاوی گەورەی بڕیوە. ئەگەر بە ژمارە پێتان بڵێم توانای بەرهەمهێنان لەم پرۆژە تاقانەیە 1.5 ملیۆن مریشکی دایکانەیە لە ساڵێکدا کە ئەماش هاوکارێکی زۆر باشە بۆ هەرێمی کوردستان و بۆ تەواوی ئەو پرۆژە بەرهەمێنانانەی مریشێک کە لە هەرێمی کوردستاندا بوونیە. هاوکات ڕێگرێکی زۆر باشیشە لە سەرمایی قورس بۆ دەرەوە و هەر لێرە لە ڕێگای ئەم پرۆژەیەوە چەندین پرۆژەی تر بژانەوەی تری بەخۆیەوە بینیوە. مەبەستی من و هاوکارانمە لەم بەرنامەیەدا و بۆ یەکەمین جارە بە دوواداچوون بۆ ئەم بابەتە دەکەین. گرنگیدان بە پەرەپێدان و بەرەو پێشبردننی پرۆژەکانی پەلەوەری گۆشت و هێلکە بناغەی دروستکردنی ئابوووریەکی بەهێز و تەندروستێکی پتەوی ڕۆڵەکانی وڵاتە. بۆیە دەبینین لەم کابینەیەدا هەوڵی ڕاستەوخۆ دراوە بە مەبەستی بەدیهێنانی ئەم ئامانجە. لەم بەرنمەیەدا بۆ یەکەمین جارە گەورەترین پرۆژە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق، ئەویش بە خێوکردنی پرۆژەی مریشکی دایکانەیە لە هەرێمی کوردستان کە ئێستا لە ڕێگای ئەم پرۆژەیەوە دەتوانرێت پێداویستی ناوخۆ پڕ بکاتەوە و بەشێکیش لە بەرهەمەکە هەناردە بکرێت. ئەم پرۆژەی ڕەسەنە ینی بە چەند هەنگاوێک تێپەڕێ. ئەگەر بەڕێستان باسی ئەو هەنگاوانەمان بۆ بکەن چۆنیەت دوایی جوچەکە هاوردە دەکەن. هەواردەینەکەین عمری 1 ڕۆژە تەبعاً بە خێویەکەین 25 هەفتە دوای 25 هەفتە ئینتاجی ئەو هێلکەیە. ئەو هێلکە چێ هێلکێکی یاسایی ئێستا لە بازاڕەکان یەک تەبەق هێلکە 4-5,000. نە ئەو هێلکەی ئاسانیەوە هێلکەی دایکانەیە تقریبان یەکێکی لە سەرمان ڕاوەستێ $4 تا $5. شێوازی بەخێوکردنی ئەو مریشکانەی کە لە ناو پرۆژەکە بینیوانە چۆنە، پێدانی ئەو علەفانەی چۆنە بە پێی ستاندارد و ڕێنماییە؟ تەبعاً بە پێی ستاندارە، بە پێی هەفتەیە. بەسەن بەو هەفتە ئەوەنە گرام علەفەدەی، بەو هەفتە ئەوەنە گرام عەدەی. نەوعی علەفەکەش دەگۆڕێتن بە هەر عمری 5 ڕۆژ نوعی علەفەیە تا 10 ڕۆژ نوعێترە 15 ڕۆژ نوعێترە بە گوێر تەمەنەکە و وەزنی. باش ئێستا ئێمە بینیمان هەم مریشکیشی لێ و هەمیش کەڵەشێری لێ. ئەمە هەریەکەیان علەفێک یا چۆن لەی قیاسەکەیان جیاوازە؟ بەڵێ مریشکی علەفی مریشک جیاوازە لە مریشکی کەلەباب. تەبعاً چۆنە خوا مریشک چەند دەخوا کەلەباب چەند دەخوا؟ بەپێی بە گوێی تەمەنەکەیتی مەسەن ئێستا عمری حەسەب عمرەکەی عمری ئێستا لە ئینتاجە تا 160 گرامەگەیە، کەلەباب 130 گرامەگە بە گوێری وەزنەکە و ستاندەری. چ جیاوازێکی هەیە لەو مریشکانی کە لە دەرەوە هاوردە دەکرێت، ینی بەخێوەکرێتەوە جارێکی تر لێرە بەم شێوازە ستانداردە بەڕێوەکرێت، ینی لە ڕووی کوالیتیەوە هیچ فەرقێکی هەیە؟ ئای تەبعاً کوالیتەکەی وە خۆتە زانی ئێستا هاتنە ژوور کو هاتنە ژوور لێرە بە دوو کەڕە خۆش شۆشتیە یەڵەگەیتە ئەیرە بە تعقیمی بە ڤاکسینەکانی ئەیرە
چی نەخۆشیێک هەیە لەم وڵاتە و ڤاکسینەدا ئەو هێلکانە کانتروا دێنن ئەو جوجگانە لە دەرەوە دێتەوەمان نازانی چی ڤاکسینە دریایە پێی نازانی کوالیتی چییە ئەوەیە کوالیتی. بەرهەمی ساڵانەی ئێوە چەندە؟ بەرهەمی ساڵانەمان خۆشبەختانە ساڵ بە ساڵ زیاد دەکاتن ئینتا زیاد دەکاتن مەشروعەکانمان کەمەکەمە گەورە دەکەین ئینشاءالله بە پێی خواستی وڵاتەکە و دابینەکەین. بۆ کوێ دەنێرن؟ بۆ دەرەوەی هەرێم بۆ دەرەوەی وڵات بۆ کوێتان نادۆ تاسە دەرەوەی وڵات؟ لە ئوردن. ئەو هێلکەی لە بەردەمی ئێمەیە چۆن جیاکرێتەوە هەمویان دەبنە مریشکی دایکانە یاین جوچکەکەی یا کەڵەشێر و کەڵەبابیشی تێدایە؟ بەڵێ ئەو هێلکەیە هەم مریشکی تایە هەم کەڵەبابی تایە لە مەفقەس دوایەوە هەڵکەتێن جەماعەتێکە اختصاسیانەوەیە تەژنیسە جایەکەن دایکانەکە جیاکەنەوە لە کەلەبابەکە. ئاماری پرۆژەکانی پەلەوەری گۆشت و هێلکە لە هەرێمی کوردستان. پەلەوەری گۆشت 1935 پرۆژە، بەرهەمی ساڵانە 265,000 تۆن، پێویستی لە هەرێمی کوردستان 147,000 تۆن، هێلکە 45 پرۆژە، بەرهەمی ڕۆژانە 16,000 کارتۆن، پێویستی ڕۆژانە لە هەرێمی کوردستان 7,000 کارتۆن. تەنها لە ڕێگای ئەم پرۆژە تاقانەیەوە هەلیکار بۆ زۆر گەنج لە دەڤەرەکەدا ڕەخساوە و توانراوە زۆرترین هەلیکار بە تایبەتی بۆ خەڵکی هەرێمی کوردستان دەستەبار بکرێت، بەمەش ڕێژەی بێکاری لە ناوچەکەدا کەمی کردوتەوە. من کە بە خێوی دەکەم تقریبا عمریان یەک ڕۆژەتێ لە ئسکەتلەندەوە بۆمان دێ کە دێ دەژێ دەست من بە خێوی دەکەم تاکو 6 مانگ پاش 6 مانگ ئیتر دێنە هێلکە ئەو مریشکانە کە هێلکەیان کرد ئیتر تەجانوز دەکرێن لەگەڵ کەڵەبابە پاشان ئەو هێلکانە دەچنە هەڵهێنەری خۆمان دەچنە مەفقەسی خۆمان ئەو هێلکانە چی دەرهێنێ ئەو مەها دەرهێنێ دایکانە با بڵێن دایکانە دەچێت بۆ کێلگەکانی دیکەی هەرێمی کوردستان دەچێتە دەرەوەی هەرێمی کوردستان دەچێت بۆ مەحافەزەکانی دیکەی عێراق یعنی با بڵێن هەم مەحەلیە و هەم دووەلیەن. ئێمە لەم پرۆژەیە بە پێی ستانداری نێودەوڵەتی ئیش دەکەین. یەکێ لە هەر پرۆژە گەورەکانە لە هەرێمی کوردستان لەسەر ئاسی هەرێمی کوردستان لەسەر ئاسی عێراق بە هەمان شێوە. من کەسێکم لە دووس خورماتوە هاتمە بۆ ئێرە دووس خورمات و بێگومان تابع لەیەکی مەحافزەکان عێراقە یعنی ئەگەر کە باسی بکەین ئەوە نییە کە بڵێ بەس هەڵی کار بەس بۆ گەنجانی هەرێمی کوردستانە نەخێر بۆ گەنجانی هەرێمی کوردستانە و بۆ گەنجانی هەموو عێراق هەموو مەحافزەکان ئەتوانن بێن لێراکە ئیشی خۆیان بکەن بێگومان هەمانیشە ئێستا حالیان ئێمە لێراکە لە 1975 یعنی هەڵی کاری ڕەخساندووە ئەم پرۆژەیە بۆ کێ بۆ ئەو کەسانەوە لە ناوەوەی هەرێمی کوردستان و بێگومان لە ئەو کەسانی وا لە ناوەی شەقلاوان لە هەریرن لە دەوروپشی شەقلاوان لە هەولێرن و لە محافزەکان دیکەی عێراقن. ئێمە چەندین نەفەرین لێرە ئیشەکەین چەندین خێزان لێرە ئیشەکە لەو پرۆژەیەوە هیوادارم حکوومەت چەندین پرۆژێت کە ئەو هەبکە تا بەرهەمی زیاتر بەدەستبێنین نەفەری زیاتر لێرە ئیش بکە لەو پرۆژەیان لە چەندین پرۆژەکانی بکە تقریبان 20 تا 25 نەفەرەکە بین ئەمە لێرە ئیستفادەمان لێکردیا زۆر خەڵکی کەش ئیستفادەی لێکردیا. پرۆژەکانی پەلەوەری گۆشت لە هەرێمی کوردستان لە پارێزگای هەولێر 601 پرۆژە، لە پارێزگای دوهۆک 356 پرۆژە، لە پارێزگای سلەیمانی 725 پرۆژە، لە ئیدارەی گەرمیان 162 پرۆژە، لە پارێزگای هەڵەبجە 34 پرۆژە، لە ئیدارەی سربەخۆی سۆران ڕاپەڕین زاخۆ 57 پرۆژە، کۆی گشتی پرۆژەکان 1935 پرۆژەیە. کێڵگە پەلەوەریەکانی هەرێمی کوردستان بە شێوازی ستانداردی جیهانی مریشک و هێلکە بەرهەم دەهێنن، ئەمەش دەبێتە هۆی دابینکردنی مریشکێکی تەندروست و خۆراکی کە دەتوانێت لەم ڕێگایەوە تەندروستی گشتی و کۆمەلگا باشتر بکرێت و پشبەستن بە خۆراکی پرۆسس کراوەکان کەم بکرێتەوە. گرنگی
پرۆژەیەکی تاقانە لە هەرێمی کوردستان بەرهەمهێنانی مریشکی دایکانە لە هەرێمی کوردستانە چ گرنگێکی هەیە و ئەوەی زۆر گرنگە بەرچاوڕوونیە بۆ خەڵک بۆ خاوەندەواجن بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان پرۆسەکەی چۆنە؟ طبعا پرۆژەی داپیرەی پەلەوەری گۆشت یەکە لەو پرۆژە استراتیجیانە کە گەرنتی بەردەوامبوونی ئینتاجی مریشکی گۆشت دەکات لە هەر وڵاتێک و ئەمە طبعا ئەگەر بین باسی گرنگی ئابووری ئەم پرۆژە بکەین جگە لەوەی کە هەڵی کار زۆر دەرەخسێنی بۆ خودی پرۆژەکە هەروەها ئەمە بەردەوامی گەرنتی بەردەوامی سێکتەری پەلەوەر دەداتن لە کوردستان و لە عێراق. ئێمە پرۆژەیەکی وا گەورە و استراتیژیمان هەیە لە هەرێمی کوردستانە بەڵام کۆمەڵی لایەنی تریشمان هەیە ئەو مریشکی کە بۆ خواردنە کۆمەڵی پرۆژی داوازنەکان بە شێوەیەکی گشتی ئەمانە پێویستیان بە ڕێخستنەوە نییە کاتی گۆڕانکاری نهاتوە لەم پرۆژانە بە شێوازە ستانداردەکان کار لەسەر ئەمە بکرێت. بێگومان هەموو با بڵێن دنیا لە گۆڕانکاری بەردەوامدایە و داواکاری بازاڕش گۆڕاوە زۆربەی ئەو پرۆژانێکی ئێستا لە کوردستان هەن ئەو پرۆژانن کە با بڵێن لە سەردەمی لە هەشتاکان و یان سەرەتای نەوەتەکانەوە دروستکراون بەڵام خۆشبەختانە توانم بڵێم سێکتەری پەلەوەر لەبەر ئەوەی فرسەتێکی زۆری گەشە پێداین تێدایە خەڵکێکی زۆری بەگەڕخستووە بەردەوام ژمارەیان زیاد دەکات بەڵام دەتوانم بڵێم لە ڕووی کوالیتیەوە کوالیتی حەقلەکان نەک کوالیتی مریشکەکە کوالیتی مریشکی ئەمە زۆر باشە و داوا لە خەڵک دەکەم مریشک خۆمان بەکاربین. نرخی مریشک ئەوەی کە بۆ خواردنە لە هەرێمی کوردستان وەکو بۆرسەی دراوی لات ڕۆژێ بەرزە ڕۆژێ نزمە ئەمە هۆکارەکەی چیە ینی کەم حاڵەتێ لە وڵاتان ئەم شتە بەدی بکرێت ینی ئێوە نزیکەی 50 ساڵ ئەزموتان هەیە لەم بوارە بۆ تا ئێستا چۆن لەی چارەسەرێکی ڕیشەی بۆم بابەتە نەدۆزراوەتەوە. وڵە پرسیارێکی زۆر گرنگە بەڕاستی ئەمە طبعا دوو هۆکاری زۆر سەرەکی هەیە یەکەم هۆکار ئەوەیە تا ئێستا سنوورەکانی کوردستان یان دەتوانم ئەوە بڵێم گومرگێکی وا نەخراوەتە سەر مریشکی هاوردە ئێمەش ینی وەکو با بڵێن خاوەن پرۆژەکانی پەلەوەر یەکگرتوونین و با بڵێن کۆمەڵەیەکی بەهێزمان نییە کە ئەو کۆمەڵێ بێ داتایەکی ڕاست و دروست کۆبکاتەوە و خاوەن پرۆژەکانی پەلەوەرش لە خۆی کۆبکاتەوە و لە کاتی دانانەوەی جوجەڵا دابەشیان بکە بە پێی وەرزەکان بە پێی بازار سامانی پەلەوەر بابەتێکی زۆر گرنگی ئێمە باسی مریشک دەکەین ینی ئێمە هەر بەدەواجنێک تێگەیشتنی ئەمە خۆی لە خۆیان پرۆژەی استراتیژی گرنگە وڵاتان وەکو سەرچاوی داهات سەیریەکان دەکرێت کاری لەسەر بکرێ پرسیارەکەش لێرە ئەوەیە یانی دەرفەتەکانی بەردەم هەرێمی کوردستان هەم بۆ خودی پارێزیەکانی عێراق هەمیش بیر لەوە بکرێتەوە کە هەناردە بکرێت چییە لەم بوارەیە کە بتوانین پەرە و گەشە پێدان بە خۆمان بدەین؟ وڵا دەرفەت دەتوانم برێم لە سەکتەری سامانی ئاژەڵی بە تایبەتی لە پەلەوەر لە هەرێمی کوردستان زۆرە هەرێمی کوردستان کەش و هەوایەکی یەکجار گونجاوی هەیە بۆ پەرەپێدانی کەرتی سامانی ئاژەڵی بە تایبەتی پەلەوەر و من پێم وایە ینی ئەگەر کەش و هەوا بەرەو زیاتر بەرەو گەرما بڕوا کوردستان دەتوانم بڵێم دەبتە تاکە سەرچاوی دروستکردنی خۆراک زۆر لە خۆراک هەتا کشت و کاڵ و خۆراک بۆ عێراق و بۆ ناوچەکەش. من دەمێتەوە بپرسمانی ڕوانگەی حکومەت چۆنە بینن لەم کابینەیە؟ بە سەراحەتەوە پێ بڵێم گرنگترین باڵپشتی حکومەت پێشەوەی ساڵ یەکەمی تەواوکە ئێمە دەتوانم بڵێم لە قۆناغێک بووین ئێستەش بیرما وەزعی پەلەوەر زۆر خراپ بوو بە تایبەتی وەزعی دایکانە پرۆژەکەی ئێمە لەسەر وەستان بوو دراسەیەکمان پێشکەش بە وەزارەتی کشت و کاڵ کرد بە داتا و زانیاری داوامان کرد کە دەستن بخرێتە سەر هێلکەی تروکاندنی هاوردە خۆشبەختانە حکوومەتی هەرێم بە پێل داواکەمان هاتوو ئێمەی لە داڕوخان یان دەتوانم ئەو کارتەی لە داڕوخان پاراست ئەمە پێش تاواکردنی ساڵ یەکەمی ئەم کابینەیە بوو و
وەزەناوی سەرۆکی حکوومەتیش لە وتاری 100 ڕۆژەی دامەزراندنی حکوومەتەکەیدا ئاماژەی پێدا فعلن ئێمە وەکو کەرتی پەلەوەر زۆر شانازی بە بڕیارە دەکەین دەتوانم بڵێم بۆ ئێمە بڕیارێک و زۆر گرنگ بووانی و مانەوەی ئێمە دەرەنجامی ئەو بڕیارە بوو. پرۆژەکانی مریشکی هێلکەی خواردن لە هەرێمی کوردستان لە پارێزگای هەولێر 19 پرۆژە، لە پارێزگای دهۆک 6 پرۆژە، لە پارێزگای سلەیمانی 13 پرۆژە، لە ئیدارەی گەرمیان 2 پرۆژە، لە پارێزگای هەڵەبجە 1 پرۆژە، لە ئیدارەی سۆران ڕاپەڕین زاخۆ 5 پرۆژە، کۆی گشتی پرۆژەکان 46 پرۆژە. زیادبوونی خواز لەسەر گۆشتی مریشک لە ناوچەکەدا جەخت لەسەر گرنگی پەرەپێدانی استراتیژی کاریگەری دەکاتەوە بۆ دابینکردنی پێداویستەکانی بازار. حکومەتی هەرێمی کوردستانیش بە تایبەتی لەم کابینێداوە هەڵساوە بە بەرزکردنەوەی بەرهەمی ناوخۆیی و باشترکردنی تەکنیکەکانی بەخێوکردن و بە مەبەستی دابینکردنی بەردەوامی خواستی بازار و ڕووکردنە هەناردەکردنی بەرهەمەکان. ئەو مریشکەی دەبیرین لە بازاڕەنجا بۆ خواردن بەکاردێنرێ هاوڵاتیان بەکاری دێنن گرنگە بزانی شێوازی بەخێوکردنەکەی چۆنە لە دەواژنەکان ئەمە شێوازی بەرهەمێنان و بەخێوکردنەکەی چۆنە. شێوازی بەرهەمهێنانی مریشک ستانداردی عالەمیە ئێمە کە دەیهێنین بە باشترین کوالێت بەرهەمی دێنین بۆ ناو خۆمان و بۆ دەرەوەش بەرهەمەکانی ما خۆماڵیە و 100% کوالێتی بەرزە. چی بۆ بەکارێنن ینی ئەو بسەرەتا کە ئێمە دەیهێنین جوچکە یەک ڕۆژیە لە ناو قاعی شەکراوەشی دێنێ بۆ ئەوەی ناو هەناوی بڕک زەردێنەی تێدا ئەو زەردێنەی خایم بکتەوە دوایە هەندێک ڤیتامینات و ئەو شتانە کە بەکاری دێنین و حەلەف و ئەو شتانەی بەکاردێنین ستانداردی عالەمیە. باشە دەڵێن خاوەندەوازنەکان دەرمانی ئەکسپایر بەکارێن دەرمانی باوەمە سەرچوو بەکارێنن. ئەمە قاعیدەکمان هەیە لە دەواجین ئەتوو بێت و شتی باشی بدەیە گۆشتی باشت دەداتێ. یعنی ئەوە نییە ئەتوو وەڵاهی ئەمە لە ماڵی خۆم دانیشتیمە وەڵاهی دەرمان یەکسپاری دەدەمێ یان زەیتی بەسەرچووی دەدەمێ یان ڕووی دەدەمێ بابە ئەوانە ستانداردی عالەمیە ئەمە ناتوانین هیچ شتێکی غەڵەتی لەگەر بکەین. شتێکی باشی بدێ گۆشتێکی جوانت دەداتێ شتێکی خراپی بدێ گۆشتێکی خراپت دەداتێ و زەرەر لێ دەکەی. یعنی هەموو ڕێنمایانە جێبەجێ دەکەن. تەبعاً ئەمە لەبەر قازانجی خۆمان ئەمە هەتا بکرێتن دەر کولفەی کەم کولفەی کەم بەرهەم دێتن مەسەلەن تا چەند بتوانین دەرمانێکی کەمی بدەینێ ئەو دەرمانە لەسەر من کولفە دەکەویتن. باشە ئەگەر ئەمە دەرمانێکی زیادی بدەینێ کولفەیە لەسەرەمە ناتوانین یعنی ناتوانین هیچ شتێکی لەگەر بکەیت. زۆر جار مەسەلەن بابەتی مریشک سەر هەڵدەدا لە هەرێمیستان دەمێن دەڵێن بازار نییە دەمن دەڵێن ئەوە ڕێگری دەکرێت لە بەغدا و نەخۆشی بڵاو دەبێتەوە هیچ دەرچەیەگەی ئێستا مەسەلەن بەرهەمی ئەمە بترا هاورد هەنار دەبکرێت. بەڵێ ئەمە بە سوپاسەوە دەستخۆشی لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەکەین ئێستا کە یادداشنامەی لێک تێگەیشتن هەیە لە بینی ئێمە و ئیمارات ئیشاڵڵە بۆ جوانە دەستەبواری جێبەجێکردن و تا یادداشتەکانیش ئیمزا کراوە و دەستخۆشیشان لێ دەکەین بەڕاستی پاڵپشتمان بووە و هیوادارین بە زووترین کاتیش ئەم یادداشنامەیە بستە بە جێبەجێکردن. هێلکەی تروکاندن ئەو پرۆژانەی کە هەیە لە هەرێمی کوردستان بەڕێسانۆکو یەکێک لەو خاوەن پرۆژانە شێوازی بەرهەمێنانەکەی چۆنە بەشێک لە پرۆژەمان هەیە هێلکەی تروکاندن بەس ینی دەڵێن بەش ناکات هۆکارەکەی چێخواستی زۆر لەسرە چۆن ئەم بابەتە چارەسەر بکرێت. بەڵێ هۆکاری ئەوەیە خواستیشی زۆری لەسرە مەسەلەن ئەو پرۆژانەی ئومەهاتیش کە هەیە حکومەت دەحمیان بکات زیاد بکرێت لە وڵاتی خۆمان کە زیاد کرامە پێویستمان بەدەرەوە نیە بۆمان بێتن. ئەم هەموو پرۆژە جیاوازەمان هەیە لە سامانی پالەوەرە ینی ڕۆڵیان چی بۆ کاریگەریان چی بۆ تایبەتی لە ڕەساندنی هەلی کار ینی کەتی تایبەت چ ڕۆڵێکی خۆی گێڕاوە. ئەو پرۆژانەی ئێمە وەکو هەڵهێنەر ینی سامانی وڵاتە بەڕاستی مەسەلەن ئێستا ئەو پرۆژە ئێمە تقریباً 30-40 کاریگەر عەمەلە ئیش دەکات لەوێن دەرێ عملەکانیشمان مەسەلەن 90 خۆمانە مەسەلەن ئەگەر حکوومەت داهمی ئەو پرۆژانە بکاتن ئەو پرۆژانە زیاد دەبی مەسەلەن خەڵک هەمووی کار دەکات لەوێن دەرێ یعنی ئەو پرۆژانە هەمووی استراتیژین مەسەلەن هەڵهێنەری ئێمە لە هەولێر ئینتاج چەنە تۆ ساڵانە
بە ملیۆن جوچکە ئینتازمان هەیە ئێمە یعنی هەڵهێنەرنیە لە هەموو عێراق وەکو ئەوی ئێمە گەورە مەسەلەن ڕۆژانە ئەمە دەتوانین 250,000 جوچکە بەرهەم مێنین. هەنگاوەکانی بەخێوکردنی مریشکی دایکانە پێویستی بە شوێنی گونجاو هەیە دەبێت خۆراکی تایبەتی پێ بدرێت دەبێت تەندروستیەکی باش و لە شوێنێکی باشدا بەخێو بکرێت چاودێریکردنی کەش و هەواکەی بەڕێوەبردننی هەڵهێنان